گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لە بابەتی ئەعدامەکانی کۆماری ئیسلامی کە لەم دوایاندا ئەنجامی داوە. کۆماری جینایەتکاری ئیسلامی بە هەناردەکردنی وەزیری وڵاتەکەی کە پێشینەیەکی جینایەتکاری زۆری هەیە لە بەیانی هەینی 29 گوڵان ساڵح میرهاشمی، مەجید کازمی و سەعید یاعقوبی قوربانیانی پەروەندەی خانەی ئیسفەهانی لە سێدارەدا. چەند ڕۆژ پێش لە سێدارەدانی ئەو سێ کەسە لەلایەن خۆیانەوە بنەماڵەکانیانەوە ڕێکخراوە سیاسی و مافی مرۆڤەکان، پارێزەران، هۆنەرمەندان و ئازادی خوازان لە ئێران و لە دەرەوەی وڵات چەندین کۆبوونەوە بەڕێوەچوو و بۆ پێشگیری لە سێدارەدانیان هەموو هەوڵی خۆیان وەگەڕخست، بەڵام بەجاخەوە ئەوان لە سێدارەدران بۆ لێکدانەوەی پەروەندەی ئەم ڕۆڵانە و هەروەها زۆر باسی تر کە لەسەر ئێعدامەکانە داوامان کردووە لە هاوڕێ محەممەدی خاکی ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی و چالاکی سیاسی چەپ کە میوانی بەرنامەی تایبەتەکەمان بێ. فەرمونێەوەیش تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ محەممەد، ئەم کاتتان باش، زۆر بەخێربێن بۆم بەرنامەیە. سلااوتان ئەرز دەکەم گوڵە خانم، زۆر مەمنون بۆ داوەتەکەتان. سلااوم هەیە بۆ هەموو هاوکارانی بەڕێستان. پێم خۆشە پێش لە هەموو شتێک سەرخۆشی کەم لە بنەماڵی بەڕێزی ئەو کەسانەی کە بەدەستی کۆماری نگریسی ئیسلامی ئێعدام کراوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد، ئەو ئێعدامە سیاسیانە لە سەرودەمی ئێستادا ئێوە چۆن تەوزیحی دەدەن؟ ڕاستیەکەی کۆماری ئیسلامی هەموو کەسێک ئەزانێ لە بحران و لە قەیرانێکی زۆر قوڵایە و مەسلەی ڕووخان و نەمانی کۆماری ئیسلامی لە هەموو جارێک لە هەموو وەختێکی ئەم 44 ساڵەی حکوومەتی ئیسلامی زیاتر باسی لێیەکرێ. ئەو شۆڕشی ژینە ئەو هەشت مانگی ڕابردووە وەزعیەتێکی پێشێنە تەناسوبی هێز لە بینی حکوومەت و لە بینی خەڵکە بە قازانجی خەڵک گۆڕا. دیارە کاتی توانیویەتی سەرکوتی کە وە کاتیە بۆ ماوەیەکەوەوانە، بەڵام حاکمانی ئیسلامی ئەم ئێعدامانە بە چەند بار، ینی بە چەند هۆ ئەوە درێژەی پێدەن. یەکەمەوەیە ڕیزەکانی خۆیان، پەیامێک بۆ ڕیزەکانی خۆیان بنێرن، بڵێن کە ئێمە هەر لە سەرکارین، ئێمە ئەمێنینەوە دڵنیایی و دڵخۆشیێک بەو جەمعەی بەو کەسانەی کە ڕاندخارن حمایەتی لێەکەن. بەرحاڵ چەند ملیۆنی هەیە لە ئێرانە. ئەوە لایەکێتی تۆڵە سەندنەوە لە ژنان و لە جوانانە. ڕقێکی قوڵی لەو بزوتنەوە هەیە و هەرێکێتی بە جۆرێ تۆڵەیان لێ بکاتەوە. لایەکی تریش مەسلەی ئەوەیە کە پەیامێکە نێرێ بۆ خەڵک، ئێمە لە هیچ جەنایەتێک بەئسڵا کۆتایی ناکەین بۆ مانەوەمان لەسەر کار. ئالە وەزعیەتایە کە ئەو دوورنمای مانەوەی ڕەشە بینێ، بەڵام خوێندنەوەیەکیشی لە ڕابطە لەگەڵ وەزعیەتی خۆی و وەزعیەتی ناوچەکە و وەزعیەتی حکوومەتە جەهانیەکان میزان فشارێکە ئیقاتە سەری، بەو نەتیجەگەی و ئەتوانێت لە شرایەتی ئێستا لەیراوە بە تایبەت لە مەناتقی حاشیەی ئێرانە ئێعدام کات کە ئەکرێ دواتریش لەسەری قسە بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. ئایا حکوومەت دەتوانێت درێژە بە ئێعدامەکانی بدات بەڕایەوە؟ ئەمن پێم وایە دەتوانێت و ناتوانێت، یعنی هەردووکێتی بۆ ماوەیەکی کاتی هەموو حکوومەتێک دەتوانێت ئێعدام بکات بۆ ماوەیەکی کاتی، بەڵام بەم ئێعدام ناتوانێت بمێنێتەوە. دیسانەوە ئەمێنێتەوە سەر ئەوە کە ئەو تەناسوبی هێزە، ئەو تەناسوبی قوا چۆنە. بەرتۆڵ برشت شاعر و نماشنەمەنوویسی زۆر گەورەی ئەڵمانی شعرێکی هەیە کە بەنەوەیەک لەگەڵ کۆماری ئیسلامی شادێتەوە. دەڵێ وەختێک هاتن کۆمونیستەکان ئەقدام کە نێمە کۆمونیست نەبووین بێدەنگ بووین، دوایی هاتن جیپسیەکان یا کووریەکان یا قەرەچیەکان ئەقدامکەن، ئێمە ئەوان نەبووین، دوایی هاتن هاوجنسگرا ئەقدامکەن، ئێمە ئەو نەبووین، دوایی اتحادیە ئەوانەیە کە کاری سندیکاییەکەن ئەوانیشیان ئەقدام کرد، ئێمە ئەوە نەبووین، ئاعترازمان نەکرد، دواتر کەس نەما بووە. واقعیەتەوەیە جمهوری ئیسلامی لەسەر ئێعدامەکانیش تحلیلێکی هەیە، بە پێی لێکدانەوەیە، یعنی ئێعدامێکی کوێر نییە.
مثلا لە پێشە لە بەهاییەکانەوە، لە چەپەکانەوە، لە کۆمونیستەکانەوە، دواتر لە کوردستان، لە بلوچستان، لە عەرەبستان، لە خوزستان لە ناو عەرەبەکانە، لەو شوێنانە کە دەنگدانەوەی کەمتری ئەبێت. ئەگەر مەسەلەن لە کووردا مەسەلەن لە کوردستان ئەو هەموو ئێعدامی کردە، یا لە بلوچستان یا لە خوزستان، مناتقی پیرامونی بووە، مناتقی حاشیەیی بووە و بە نەوعێک دەنگدانەوەی نەبووە. بەڵام ئێستا لە باری جۆغرافیاییشەوە وەختێک ئەچێتە شوێنێکی وەکو ئەسپەهان کە پایگای سنەتی خودی کۆماری ئیسلامیە، واردی قۆناغێکی تر ئەبێ مەسلەی ئێعدامەکانە. ئیتر تەنها مناتقی حاشیەیی نییە، مناتقی تەواو مرکزی و مناتقی کە لە سنەتەن لەوێ بووە. ئەویشە پەیامێکی تایبەتیە حتا لەو شوێنانەی وەکو ئەسپەهان کە لە شەڕی ئێران و عێراقا بەشێکی زۆری حمایەتیان کرد لە کۆماری ئیسلامی یا لە شوێنەکانی ترە، بەرحاڵ شوێنێکی سنەتیە و مناتقی مەرزی یا مناتقی مرکزی یا پارسنشینە، لە شوێنی وا ئەعدامەکە معنایەکی هەیە. جا منزورم ئەوەیە کە ئەو هەرەکێتی بە نەوعێک جیاجیا لە گۆشە و کەنار ئێعدامکە، ئیمکانی یەکگرتن نەدات. خانەوادەکان بگرێت، کەسەکان بگرێت. حتا لەم ئەسپەهانە من گوێم گرت لە خزمی کەسێک لەم ئێعدامانەی کەسانەی کە ئێعدام کراون خانەی ئەسپەهان، کەسوکارەکانیانی هەموو گرتووە، بەشی هەرە زۆریانی، حتا پەڕۆیەکی ڕەش کە لەبەر دەرگاکدایان ناوە چون پەڕۆکەیان لێ کردووەتەوەوانە. ئەگەر بتوانێ ئاوا لە گۆشە و کەنارا بیکە و بتوانێ پێش بە یەکگرتوویی بگرێەوە، بتوانێت پێش بە بزوتنەوەیەکی دژی ئێعدام بگرێ، دەتوانێ. بەڵام قەزیەکە ئەوەیە هیچ حکوومەتێک لە دنیا بە ئێعدام نەیتوانیوە بمێنێتەوە. ئەو مەجبورە کارهایەکی ترکە، بەڵام تەوانی کارەکانی تری نییە. مەسەلەن ناتوانێت کار ئیجادکە، ناتوانێت ئاوەدانی دروستکە، ناتوانێت ڕەفاه دروستکە، ناتوانێت ئازادی بە، ناتوانێت بەر مەسەلەی ژنان قبول بکە، مافی ژنان، ناتوانێت هی هاوجنسگرا قبولکە، ناتوانێت ژینگەکە دروست کاتەوە. یعنی ئێستا انتخابەکەی لە حەوزەی سەرکوت و ئێعدامایە و تاریخ و مێژوو نیشانی داوە هیچ حکوومەتێک تەنها بە ئێعدام نامێنێتەوە. بەو دەلیلە ئەگەر یەکگرتووی لە ناو خەڵکان نەبێ، ئەگەر بە جیاجیا بتوانێت ئەو کارە بکە و بە تایبەت ئەگەر ئۆپۆزیسیۆن بەشی ڕاست ئەو خراپکاریەکە کردیان، هیچ سەڵتەنە تەڵەبەکان و بەشی ڕاستن کولەن ئۆپۆزیسیۆنی ئێران بتوانێت زەربە لە ورەی خەڵک و لە یەکگرتووی خەڵک بدا، دەستی ئاوەڵاترە بێ. لەو لایشەوە مەسلەی سازمانی ملل و دەوڵەتەکانیش دێتە پێشێ. ئەوان ڕاستیەکەی ئەوەیە تعینی تکلیف لە ئێران ئاکرێ، بەڵام ئەمانیش هەر تەنها لیپسرویسە، هەر بە زوانی محکومیەکەن، بەڵام لە بنەوە خەریکی قەرارداد و بە ڕسمیەت ناسین و تەنانەت لەو جەنگەی ئەدامانە ئەنمایەندەی جمهوری ئیسلامیە بن بۆ مافی مرۆڤی بەشی دپارتمانی مافی مرۆڤی سازمانی ملل. وەختێک خوێندنەوەی کۆماری ئیسلامی لە ئەوزاعی جەهان ئاوا بێ و وەختێک خوێندنەوەی لە وەزعیەتی ناوە ئاوا بێ و بتوانێت خەڵک سەرقاڵکە بە سەرکوبیتر و ئەوانەوە. الان مەسەلەن وەختی ئەدامەکان دەست پێەکە لە کوردستانی شێرشی نظامی ئەکا، وەختی ئەدامەکان ئەکا لە دەری شۆ ترۆر ئەکا. ئەو هەمزەمان هەرێکێتی گێژاوەیەک دروست کات. ئەگەر ئێمە بتوانین پێش بەوە بگرین، ئەتوانین پێش بە ئەدامەکان بگرین. ئەگەر یەکگرتوو بین ئەتوانین، بەڵام ئەگەر متفەرق بین و ئەگەر یەکگرتووی نەبێ، بە باوەڕی من بۆ ماوەیەکی تریش ئەو بەداخەوە دەتوانێت ئەدام کات. بەڵای زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد، کۆماری ئیسلامی تا ئەو کاتەی هاتووەسە سەرکارە و لە 44 ساڵی ڕابردوو بێژین تا ئێستا ئێعدام دەکات. هەر ڕۆژ لە شارێک و هەر ڕۆژ لە شوێنێک ئێعدامەکانی بەردەوامە. بۆ نەتوانراوە بزوتنەوەیەکی بەهێز دژی ئێعدامەکان پێک بێت؟ گوڵاخانم، من پرسیاری هەوڵە بەشێک باسی ئەوەم کرد کە کۆماری ئیسلامی بۆ ئێعدامەکان خوێندنەوەیەکی هەیە. یعنی دائەنیشن ئەو حاکمانە حەسێب کتێبێک بۆ خۆیانەکەن،
لە گۆترە ئەعدامەکان نییە بەڕاستی ئەوەی کە ئەڵێن تەنها ئینتقامە و تەنها ئەوە بەشێکی ئەوەیە بەڵام حساب کتابێکی جددیەکە کە کەی ئەعدامکە لەکوێ ئەعدامکە منزورمەوە نیە حساب کتێبەکەی بۆ خۆشی حتا بۆ حاکمیت دروستە بەڵام بێ حەسێ کتێب نییە وەختێک ئەبینێ هەرەکێتی لە شۆڕشی ژینە خەڵک بترسێنێ ئەعدامەکە وەختێک هەرێکێتی شارەکان زۆرترە بێتەوە دەستات ئەعدامەکان بەڵێ 100% وەختێک کێشە لە ناو خەڵکە وەختی کێشەکە زۆرە بێ لە ڕابطە لەگەڵ حکوومەتە وەختی ئاعترازات زۆر ئەبێ وەختی هەموو ئەو شتانە بێ ئەو بۆ پێشگرتنی چون کارەکانی تر ناتوانێت حکوومەتێکی نۆرماڵ و معمولی لە دنیا دەڵێ و خەڵکە ناڕازین با بچم بزانم بۆچی ناڕازین و ناڕزاتیەکان تا ئەو جێ کە هەیەی حەلیکەم ئەم هەرێکێتی سوورەتی مەسەلەکە پاکاتەوە نە مەسەلەکە حەلکات ئەم هەرێکێتی ناڕزایەتیەکە لا ببات نە حەلیکە نە چارەسەری بکاوەوانە ئەوەیە کە وەختێک ئێمە نەتوانین یەکگرتووی یەکدا بنێن لەناو کوردستانە مەسەلە نەڵێم لەناو بنەماڵەی هەموو گیان بەخت کردوانی چ پێشمەرگە چ گریلا چ ئەعدامیەکان چە هەر کەسێکی تر لەگەڵ باقی شوێنەکانە ئەگەر ڕێکخراوەهایەکی ئاوان نەبێت ئەگەر حمایەتێکی جددی لە خانەوادەی زندانیانی سیاسی و خانەوادەی ئەدامکراوەکان نەبێت ئەگەر ئەوان تەنها لە مقابڵی ڕژیما قرار نەگرن و خەڵکی شار و دێکە بچنە پشتیان ئەگەر تەنها لە یەک گۆشەی ئێرانە نەبێ وەختی لە بلوچستان ئەعدامەکان زۆرە بەداخەوە ئێمە ئەترازاتە مەسەلەن لە تاران و لە ئەسپەهان نابینین دەی معلومە دەسی ئاوەڵا بێەوەوانە ئەگەر لە دەروی وڵات جنبشێکی وەسیعتری زدی ئەعدام ڕێ بکەوێ ئەسەن لەباری ئەدەبیاتەوە لەباری کولتورەوە ئەسەن کار بکرێ بۆچی ئەم ئەعدامانە ئەکرێ بۆ لە وڵاتایەکە ئەنان 100 ساڵە 200 ساڵە ئەعدام نییە هیچ کەسێک ئەعدام ناکرێ بە خاتری دلیلی سیاسی و یا غێری سیاسی و ئەوانە بۆچی ئەو وڵاتانەی وەکو ئێران مەسەلەن ئەعدامی تیاکرێ یعنی خەڵکەکە ئاموزش بدرێ کەمپینهایەکی گەورە لە ڕابطە لەگەڵ ئەوە بکرێ واکوونیشیش نەبێ گوڵی خانم تەنها وەختی ئەعدامەکات لەسەر ئەعدام قسە بکرێ حتا ماوەیە کە ئەعدام نییە بۆ ماوەی مەسەلەن چەند مانگ یا چەند ڕۆژ یا چەند هەفتە نییە دەبێ ئەوە بێ ڕاوەستان لە کەمپین دژی ئەعدام بۆ ئازادی زندانیانی سیاسی بکرێ ئێمە بەداخەوە ئەو کەمپینە قەویانە ئەو فەرهەنگ و کولتورسازیە قەویە ئەوەی کارێ بکەین کە هەزینەی ئەعدام بۆ کۆماری ئیسلامی لەسەرۆ بێت یعنی بە ئاعترازاتی زۆر گەورە بە ئاعترازاتی هەزاران و دەهزاران و بەتەنانەت ملیۆنی بێنە خیابان ئەگەر ئەو ئاعترازێکی وا لە مەقابڵی خۆیان ببینێ ناتوانێت ئەعدام بکە بەڵام ئەگەر قەرار بێ 50 نەفەر لێرا و 30 نەفەر لەوێ و 40 نەفەر لەوێ و 50 نەفەر لەوێ لە خوزستان مەسەلەن جمعەی جارێک لە بلوچستان مەسەلەن تەظاهراتێک بێ و لە کوردستان هەر ماوەیە جارێک بێ و لە قەزوین هەر جارێک بێ بەڵام شارە گەورەکان ئازەربایجان مەسەلەن جنبشێکی ئاوایەتیانە بێ تاران شتێکی ئاوایەتیانە بێ دەستی کۆماری ئیسلامی ئاوەڵایە تاقە ڕێگە ئەوەیە ئەبێت جنبشی زدی ئەعدام ئەوەڵەن هەمیشەیی بێ ڕاوەستان بێ و قەوی بێ ئەم جنبشی ئەعدامە شتی مشتەرکی هەموو هێزە سیاسیەکانە بە هەر بیر و باوەڕێکۆ کە هەیە چون تەنها خۆ کۆمونیستەکان ئەعدام ناکات تەنها سوسیالیستەکان ئەعدام ناکات تەنها بەهاییەکان ئەعدام ناکات تەنها خەڵکی کوردستان ناکات تەنها خەڵکی بلوچستان ناکات تەنها عەرەبەکان ناکات هەموو بەشێکی کۆمەلگا ئاگرێتەوە ژن و پیا و گەنج و پیر جوان کەمەندام ئەوەیە کە ئێمە اشتراکمان هەیە کە هەموو پێکەوە کۆمەلگای مەدەنی خەڵکی کوردستان خەڵکی ئێران دژی ئەعدام ڕاوەستین ئەگەر ئێمە ئەو کارە بکەین بەداخەوە تایسەنەمان کردووە بە باوەڕی من نەتوانین پێشی پێ بگرین. بەڵای زۆر سپاس هاوڕێ محەممەد خۆشتان باسی لاوازی ئێترازاتی دژی ئەعدامتان کرد ئەو لاوازیە چییە و چۆن دەتوانین چارەسەری بکەین؟ ئەگەر مەسەلەن ئێمە هەر بین لە کوردستانی خۆمان و دەسی پێکەین ئایا ئێمە لیستی تەواوی زندانیانی سیاسیمان هەیە؟
ئایا ئێمە لیستی تەواوی ئیعدامە سیاسیەکانمان لە 44 ساڵی پێشووە هەیە؟ ئایا ئێمە لیستی تەواوی ئەو کەسانەی کە بێسەر و شوێن کراون بۆ تیرۆر کراون هەمانە؟ ئەوەڵین شتێک ئەوەیە کە ئێمە بزانین چەندێک زیندانی سیاسیمان هەیە، بۆ گیراوە لە کام زیندانایە، بە چەندێک حکم دراوە، لە چه شرایەتێکایە، وەکیلی هەیە یان نیەتی، ئەگەر نیەتی وەکیلی بۆ بگرین کارێکی بۆ بکەینوانە، بنەماڵەکەیان ئایا ئەوە ناناوەر بووە ناناوەر نەبووە، چ پێویستیەکیان هەیە، ئەگەر کرێکەیان بۆ نادرێ، ئەگەر خەرجی هاتوچووی سەفەریان بۆ تاران و تەبرێز و بۆ برمێ بۆ زیندانەکان نییە، بتوانین مەسەلەن ئەوانیان بۆ فراهم بکەینەوەوانە لەگەڵ خانەوادەکەیانە مناڵەکانیان نایە مشکلی دەرس و مەدرسە و کار و هەموو ئەوانیان هەیە. ئەگەر ئێمە بتوانین حمایەتێکی جدی واقعی لە زیندانیانی سیاسی لە بنەماڵەی شەهیدەکان لە بنەماڵەی گیانبەخت کردووەکان لە ئەوانە بدەین، ئەوانەی کە بێسەر و شوێنن یا تیرۆرکراون، ئەمە ئێمە بەهێزەکە. دووەمین هەنگاو ئەوەیە ئێمە دەبێت ڕێکخراوەمان بێ بەڕاستی، ئێمە دەبێت تەشەکلمان بێت، تەشەکلهای مەدەنی دژی ئیعدام بۆ دفاع لە زیندانیانی سیاسی دەبێت پێویستیەکی حیاتیە. ئێمە هەمانە لەسەر مافی مرۆڤ چەندانەیە کە کارەکە لە کوردستان یا لە ئێران، بەڵام بەڕاستی ئاوا بەهێز نین لەلایەن خەڵکەوە ئەو جۆرەی کە پێویستە پشتیوانی نەکراوە. ئەگەر ئێمە نەتوانین ئەو ڕێکخراوانەی کە هەیە قەوی بکەین، ئەگەر نەتوانین ڕێکخراوەی تازە بنێت، تەنانەت ئێمە باشە ئێمە کەمەندامی زیندانیمان هەیە، ئەزانین شرایەتیان چۆنە، ئێمە نەخۆشی زیندانیمان هەیە، نەخۆشهای جۆرە نەخۆشینهای جۆرا جۆر لە قەلبەوە تا دیابێت تا هەر شتێکیان هەیە، داواشیان پێ نادەن. ئێمە دەزانین وەزعیەتیان لە زیندانە پێش لە ئێدام چۆنەوەوانە، پێش لە حکم بدرێن چۆنە. ئەگەر ئێمە بتوانین بۆ ژنانی زیندانی کەمپین بکەین، بۆ کەمەندامان، بۆ نەخۆشەکان، بۆ کولی زیندانیە و بتوانین پێش بەو کارانە بگرین و بتوانین لەباری میدیایشەوە، لەباری میدیاوە ئێمە کەمپینهایەکی گەورە ڕێبخەین، فیلمی لێ دروستکەین، داستانی لێ دروستکەین، نمایشی لێ دروستکەین، تیاتری لێ دروستکەین، نمایشگای عکاسی لێدا بنین، کەمپینی لە دەرەوە بۆ سار بکەینوانە. بە باوەڕی من ئێمە دەتوانین پێشی پێگرین. بەداخەوە ئەو جۆرەی کە پێویستە بەرابەر بە ئیعدام بزوتنەوەیەک ساز نەبووە و ساز نەبوونەکەی ئەوەیشی لایەکی تەنها سەرکوتی کۆماری ئیسلامیە حەولی نەداوە، لایەکیشی بەڕاستی کەمتەرخەمی جنبشی چەپ و جنبشی عەداڵەت خواز و جنبشی دژی ئیعدام بووە بە گوێرەی پێویست. مەسەلەن ئەڵێم ئەو هەموو ساڵە بەهاییەکانیان کوشت، کوا ئێمە کەمپینێکی جدی، کوا قسەیەکی جدی، کوا باسێکی جدیمان عەلەیە بەهاییەکان دی. ئەو هەموو ساڵە کۆمونیست و سوسیالیستەکان کوژرا، مەسهەبی بەخۆی بڵێ خۆ من کۆمونیست نیم، خۆ من سوسیالیست نیم، بە ئاعتراز کیوان نەکەم، ئەخر نۆرەی ئەویش دێت. مەسەلەکە ئەوەیە ئێمە ئەگەر بتوانین هەمەجانب بەکاری بۆ بکەین و نەتەنها ڕۆژهایە کە ئیعدامەکرێ بۆ چەند ڕۆژێک بینە سەر خیابان و یا کەمپینێ بین و یا بەرنامەی تەلەڤیزیۆنی لێسازکەین، ئێمە هەفتەیی و بە تەوری مرتب لەسەر زیندانیانی سیاسی لەسەر ئیعدام ئەو کارانە بکەین. بە باوەڕی من هەم خەڵک وشیارتر ئەبێ، هەم بە خەڵکەکەیش بڵێن لە دێکان، لە شارەکان، لەو شارەی مەسەلەن لە سنە، لە بۆکان، لە سەقەز، لە مەریوان، لە کامیاران، ئێمە ئەوە زیندانی سیاسیمان هەیە، ئەوە ئەدرسەکەیەتی، ئەوە ماڵەکەیەتی، ئەوە کەسوکارەکەیەتی، ئەو نە ئێدامیمان هەیە، ئەو نە گیانبەخت کردومان هەیە. ئەم خانەوادانە تەنانەت ئەگەر پێویستی ماڵیشیان نەبێ بە حمایەتی ماڵی، هینی عاتفی و سیاسیان هەیە، بۆ ئەوە ئێمە سەریان لێبین لە شوێنەکانی تری شەروە. ئەمن پێم وایە ئەگەر ئەو کارانە بکەین، شانسی ئەوەی کە ئێمە بتوانین بە تەوری واقعی پێش بە ئێدامەکان بگرین، هەتا کۆماری ئیسلامی ببێت دیارە ئێدام هەیە، تاقەڕێگە بۆ پێشگرتن لە ئێدامەکان ڕوخانی کۆماری ئیسلامیە، تاقەڕێگەی واقعی بۆ پێشگرتن بە ئێدام ڕوخانی کۆماری ئیسلامیە. بەڵام ئەگەر وشیار نەبین، تەنانەت حکوومەتێکی تری بێتە سەرکاری ئێدامە بێ، ئەوە بوو ئێمە هوشیار نەبووین لە ساڵی 57 دەورەی شا ئێدامی سیاسی بوو، لە دەورەی کۆماری ئیسلامیا خراوتر بوو. ئەگەر ئێسش هوشیار نەبین بۆ داهاتوو،
داهاتوویش ئەم بەڵادیسانۆ سەر ڕێگەمان ئەگرێ. ئەگەر قسەکەم کۆتاکەمەوەیە کە تاقە ڕێگە سازماندراوی ڕێکخراوە سازکردن، کاری فەرهەنگی، کاری کولتوری، حمایەت لە خانەوادەی زیندانیانی سیاسی و وەکیلگرتن بۆیان، کاری حقوقی و هەموو ئەمانە لە سەتحی جەهانی شابتوانی نێمە کەمپینهایەکی گەورەتر پێکبێنین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد، زۆر سپاس دەکەم. هەوڵەکان و خەبات بۆ لابردنی سێدارە بەقەت تەمەنی ڕژیمی جنایەتکاری ئیسلامی درێژەی هەیە و ئێستاش زیاتر بووە. بەڕای ئێوە ئەم هەوڵانە دەتوانێت بێت بە ڕێخستنێکی گەورە و چۆن دەکرێت؟ هەر من قسەکانی پێشوم بڕێکی تێکرارەکەمەوە کامڵتر بە شێوەیەکی کامڵتر. هەتا کۆماری ئیسلامی لە سەرکاربێ ئەدام هەیە، کۆماری ئیسلامی بە ئەعدام لەدایک بوو. یعنی هەر لە ڕۆژی هەوڵەوە خومینی لەو ماڵا بوو دەستیان کرد بە ئەعدام، تەنانەت لەسەر بانی ئەو ماڵانەی کە خومینیتیا زندگیە کرد ئەجیا، تازە کە لە فەڕەنسەوە گەڕا بووەوانە. هەتا ڕۆژێک کە کۆماری ئیسلامی ببێ لە سەرکار ئەعدام دەبێت. ئەوە یەک. دووهەمیش ئەوەیە ئەگەر ئێمە ڕێکخراوەمان نەبێت، ئەگەر ئێمە ئۆرگانمان نەبێت، ئەگەر ئێمە مەسەلەن گروهی حقوقدان و وەکیلەکانمان ڕێنەخەین لە ڕابطە لەگەڵ ئەوە، ڕێکخراوی مافی مرۆڤ بەهێز نەکەین، دروستی نەکەین و تەنانەت بەشبەشیشی نەکەین، بەس بۆ ژنان. ئێمە چدانین چەند زیندانی سیاسیمان ژن هەیە ئێستا. ژنمان هەیە هەر لە کوردستان 15 ساڵ ملاقاتی نەکراوە لەگەڵ خانەوادەی وانە، 15 ساڵ خانەوادەی نەیدیوە لە زیندانە. ئێمە چەند زیندانی سیاسی ژنمان هەیە، چەند زیندانی سیاسی منداڵمان هەیە، چەند منداڵی خانەوادەهای زیندانی سیاسی لە زیندانە لەدایک بوون و ئێستا لە زیندانان، چەند ژنی دووگیان لە زیندانایە و لە زیندان خەریکە منداڵیە بێ یا منداڵەکەی بووەوانە. وەزیەتی ئەو منداڵانەی کە لە زیندانە لەدایکە بن چۆنەوەوانە، وەزیەتی پیرەکان، وەزیەتی کەمەندامان، وەزیەتی نەخۆشەکان، وەزیەتی بریندارەکان. ئاخە زۆر کەسی بە برینداری گرتووە، لە پێشە چاوی کوێر کردووە یا چەقۆی لێداوە یا ماشینی بردووە بەسەریا لە زۆر شوێناوەوانە. وەزیەتی بریندارەکان نەخۆشەکانی ناو زیندان چۆنە؟ ئەگەر ئێمە بزانین خەریکی چین بە تەوری واقعی، تەنها ژمارە نەبێت ئێعدام، ئەو ڕۆسێ کەسی تری ئێعدام کرد، ئەوانە مرۆڤن، ژمارە نین. ئەوانە یا باوکن یا دایکن یا خۆشکن یا بران یا هاوسەرن یا ژنن یا مێردن یا خاڵۆن یا پورن. ئەوانە مرۆڤن، ئەوانە کەسانێکیان هەیە، دایکیان لە دەرۆیە، باوکیان لە دەرۆیە، خۆشکیان لە دەرۆیە، مناڵیان لە دەرۆیە. ئەگەر ئەمانە ئێمە لە ژمارە بینە دەرەوە تماشای مرۆڤ بکەین، ئەم کەسە کە ئێعدامەکرێ تەنها یەک نەفەر نییە ئێعدامەکرێ، یەک دانە ئەدام خانەوادەیەکە، خانەوادەکە نابوو دەکات، خانەوادە نابوو دەکات. یەک شەهید لە ماڵێکە وەختێ پێشمەرگەیەکی بنەماڵەیەک شەهیدە بێ، ماڵەکە تێئاچێت، کۆڵەکەی ماڵەکە ڕوخێت، ئیتە ماڵ نییە، ئیتە خانەوادە نییە، ئێعدامی سیاسی وایە. ئێمە ئەگەر لە ژمارە بینە دەرەوە ئینسان ببینین، ئەمە یەک مرۆڤ ببینین و ژیانە نابودیەکەوانە حەولێکی جدیتر ئەدەین. بەڕاستی هەر کەسێک بتوانێت ڕاحەت بخەبێ مادامێ ئێعدام لە زیندانە هەیە، دەبێت لە خۆی پرسێ ئەریۆ من چۆن نتوانم ئاوە ڕاحەت بخەوم مادامێ زیندانی ئێعدامەکرێوانە. نە ئەوە خۆ ئازاریکە، منزورم ئەوە نییە، دەبێ حەول بدا هەر کەسێک لە شوێنی خۆیەوە، هەر کەسێک بنووسین، بە قسەکردن، بە مساحبە، بە فیلم دروستکردن، بە کارێک، بە کەمپینێ، بە یارمەتی بۆ خانەوادەی زیندانیانی سیاسی، بە دەنگی زیندانیانی سیاسی و ئەعدامەکان بڵاو کاتەوە. هەر کەسێک بە بەشی خۆی. ئێژن چۆلەکە وتیان ئەسمانە ڕوخێت تۆ چیەکەی؟ وتی من بە ئەندازەی باڵی خۆم شانە ئامەژێری. هەر کەس لە ئێمەمانان کە دەنگی ئێمە بیسێ بە ئەندازەی خۆمان نتوانین یارمەتی بۆ خانەوادەی زیندانیانی سیاسی بنێرین، دەنگەکانیان بە شوێنی جۆرا و جۆر بگەێنین، بە زوانهایە کە ئەزانین دەنگەکانیان بڵاوکەینەوە، کەمپینهایەک ڕێقین، لە کەمپینهایەکە بەشداری بکەین. ئەمن پێم وایە ئەگەر ئێمە قۆڵی لێ هەڵماڵین هەموو پێکەوە یەکگرتوانە دەتوانین. نابێ کارێکین. ئەلان کۆماری ئیسلامی خەریکە کۆمەلگا وێرانەکە قەبرستانەکان و ئارامستانەکان ئاوەدانە کاتەوە. من دڵم ژانەکە بە بەشی خۆم وەختێ ئەبینم
بەشێکی ژیانی خەڵک لە کوردستان وە لە شوێنەکانی تر بووە ئەوە بچن بۆ سەر ئارامستان و قەبرستانەکان بەجێەوە بچن بۆ شایی بچن بۆ تەفریە بچن بۆ شوێنی خۆش ڕۆژ تا ئەوارە لەسەر قەبرستان ئەچێت قەبرەکە خاوێنەکاتەوە گوڵدانێ حەقی خۆیەتی مافی خۆیەتی دەستی خۆش بێ دەبێ ئەو کارە بکە بەڵام بۆ دەبێ ژیان وابێت باوکێک دایکێ خۆشکێ ژنێ مناڵێ هەمیشە لە ڕێگەی قەبرستان نابێ بە خاتری ئەوە کۆماری ئیسلامی عەزیزەکەی ئێدام کردووە ئێمە نابێ بێڵین کۆماری ئیسلامی قەبرستانەکان و ئارامستانەکان ئاوەدان کاتەوە و کۆمەڵگاکەمان تێک بدات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. سازمانی ملل و حکوومەتە ڕۆژاواییەکان لەسەرەوە بە بەیانیە ئەعدامەکان محکوم دەکەن بەڵام لە ژێرەوە لەگەڵ ڕژیمی ئیسلامی کۆکن ئەو دووڕوویە و تەناقۆزە حکوومەتی ئیسلامی زیاتر هان نادات بۆ ئەعدامی زیاتر. من پێم وایە دقیق وایە وەختێک مەسەلەن سازمانی ملل دروست لە جەنگەی ئەعدامەکانە کە زیاتر لە 100 کەسی ئەعدام کراوە نمایندەی کۆماری ئیسلامی ئەباتە ئەو بەشی دپارتمانی مەسەلەن دفاع لە مافی مرۆڤ یا وەختێک لە هینی ژنان دەریانەکات حەق مافی ژنان پێشێلەکان لەولاوە مەسەلەن بۆ مافی مرۆڤ لە پەنجێرۆ دەریەکان لە دەرگاوە ئەیهێنێتەوە یا ئەمان لە ڕابطەهایەکی ترا دێن بە دوای بە ئێسلا سەرکوتی ئەو شۆڕشە تا ڕادەیەک و یا کزکردنی یا خامۆشکردنی بۆ ماوەیەکی کاتی یا ئەو هێزەی جارانی نەبێ بۆ ماوەیەکی کاتی وەختێک ئەبینن ئاوای لێدێ یان لە دەرەوە ئۆپۆزیسیۆن ئاوا وەزعیەتەکە ئۆپۆزیسیۆنی ڕاستەتوانێ ئەو زەربە بە ئەوانیش بە دوای مەنافعی خۆیانون تعینی تەکلیف لە ئێرانە بەڕاستی فقط بە خەڵکی ئێران و بە خەڵکەکە خۆی ئەکرێ ئەوەی کە پی وابێت ئەوەی کە پی وابێت مەسەلەن ئینقلابی 57 دیسان و تێکرارە بێتەوە و ئۆپۆزیسیۆن سوار تەیاراکەن و ئەیان هێرنەوەوانە دەستی نەخوێندووەتەوە وەزعیەتەکە ڕەهبەرانێک کە دەسەڵات بەدەسەوە دەگرن لە ئێرانە ئەیگرن بەدەسەوە لە دەرەوە هیچ کارێک ناکرێ و ئەمانە بەڕاستی بە دوای قازانجی گشتی خۆیانون مەنافعی خۆیانون زۆر مافی مرۆڤ و ئەو جۆرشتانیان بۆ جددی نییە حسابکردن لەسەریان حسابێکی باوەڕی من نادروستە جێگە ناگرێ خۆفریودانەوەوانە بەڵام ئێمە ئەگەر قەوی بین وەکو ئەو جنبشی زدی ئاپارتایتەکە لە ئەفریقا بوو ئەفریقای جنوبی جاران ئێمە خۆمان قەوی بین ئەمان ناچارەکەین کە لەگەڵمان بن بەڵام مادامە ئێمە خۆمان قەوی نەبین ئەمانی شێژن خۆ ئەمان نایەکگرتوون قەوی نین بەهێز نین کۆماری ئیسلامی ڕەنگە نەتوانن بڕوخێنن ئێمە بۆ دەست لە قازانجی کاتی خۆمان وەربگرین بە خاتری شتێکی داهاتوو نەقدی خۆمان بۆ لەگەڵ قەرزا بگۆڕینەوەوانە ئەوەیە من پێم وایە ئەوەی یەک نەتیجەی هەیە یەک دەرسی هەیە کە ئێمە ئەبێ خۆمان بەهێزی خۆمان بەهێزی یەکگرتووی خۆمان کارێک بکەین ئەمانیش دیان دابنێن نەتەنها بە قسە و بەیانیە بە تەوری واقعی بە ئەقدامی عەمەڵی مەسەلەن سوپای پاسداران خەنەت لیستی تێرۆریستیەوە ئەو حاکمانەیان نێڵن بێنە دەرەوەوانە تەنها و تەنها ئەو کارانەیە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد. هاوڕێ محەممەد باسی دەور و نەقشی خەڵکمان کرد و باسی دەور و نەقشی حکوومەت و ڕۆژاواییەکانمان کرد. ئەگەر باسی دەوری میدیا و حیزبە سیاسیەکانی کوردستان لە خەبات دژی ئێعدام بێت ئێوە چۆن باسی ئەم بابەتاکەن؟ زۆر کار کراوە و دەستی هەمویان خۆش بێ و کارانەی کە کراوەوانە بەڵام من پێم وایە ئەو بە گوێرەی پێویست نەکراوە ئەو جۆرەی کە چاوەڕوانەکرێ نەکراوە ئێمە مەسەلەن هەر حیزبێک مادامێ هەر بە گیان بەخکردوانی حیزبەکەی خۆی و خەریک بێ یا هەر حیزبێک لە ناوچەکەی خۆیە و لە هینی ئەندامانی خۆی و لایەنگرانی خۆی خەریکی ئەوە بێ تەسویرە گشتیەکە تەسویرە عمومیەکە لە کوردستانە لە ئێرانە نەبینێەوەوانە ئەوە کێشە سازەکە ئێمە بە نسبەتی شوێنەکانی تر لە کوردستانە بەڕاستی کار زیاتر کراوە زیاتر دەکۆمنت کراوە زیاتر ناوی شەهیدەکان و گیان بەخت کردووان هەیە ئەزانین کێن تعدادی ژمارەیان وانە ئێستا ژێمە نازانین لە ساڵی 1960 مەسەلەن لە ساڵی دەهەی 60 چەند هەزار بە تەوری واقعی چەند هەزار ئێعدام کرا
تەفاوەتەکە لە 100 کەس و 500 کەسانیە نازانین بە هەزاری پەس و پێش و ئەوانە ناوەکانیان هێشتا مەحلوم نیەکێیە بە تۆری دقیق نازانین چەندێک بەهایی ئەدام کراوە ناو نیشانەکانیان چییە ئەوەی کە من پێم وایە لە کوردستانە بە نسبەتی شوێنەکانی تر کار کراوە بەڵام کاری پێویست نەکراوە ئایا ئێمە لەگەڵ هەموو بنەماڵەی گیانبەختکردوانی پێشمەرگە پەیوەندیمان هەیە پێم وانە ئایا ئێمە لەگەڵ هەموو خانەوادەی و بنەماڵەی ئەدامیانی سیاسی ارتباطمان هەیە پەیوەندیمان هەیە پێم وانە چارە چییە خۆ حیزبەکان تەنها خۆیان ناتوانن بەڵام مەسەلەن دای بنێ ئەمن خەڵکی سەقزم خۆ حیزبەکان دەتوانن بڵێن سەقزیەکان لەنا خۆیانە میکانیزمێ کۆکەنەوە پوڵێ کۆکەنەوە کارێ بکەنوانە بۆ بنەماڵەی گیانبەختکردوانی سەقزی و گیراوەکانی سیاسی کارکەن کامیارانی هەروە سابلاغی هەروە سەردەشتی هەروە شنۆیی هەروە کرماشانی هەروە ئیلامی هەروە و دوایی ئەمانە بە یەک وەسڵکەن بێتە تەشکیلاتێکی گەورەی کوردستانی بێتە تەشکیلاتێکی گەورە بۆ ژنان بۆ کەمەندامان بۆ هەموو ئەوانە ئەوەیە کە چ لەباری تەبلیغاتیەوە من ناڵێم کار نەکراوە کاری چاکراوە دەستیان خۆش بێت بەڵام بە گوێرەی پێویست نەکراوە مەسەلەن ئێمە یادی هاوڕێیانی شەهید ئەەکەینەوە بەڵام ئەتوانم بڵێم فیلمی پێویستمان لێ دروست نەکردن ئارشیوی چاکی کتێبی چاکی جوانی پێویستمان لێ هین نەکردن ژیانی دانەدانەیان هین نەکراوە بە زوانهای تر حەدیەقەل تەرجمە بکرێ کە کێ بووە بە چه دلیل هەرو شتە ئیطلاعاتە ئەوەڵیانەی کە ئەم کەسە بۆ گیراوە بۆ کوژراوە چەندێک لە زیندانە بووە چکارە بووەوانە ئێمە ئەگەر ئەوەمان ببێ یەهودیەکان ئەوەیان کردە لە ئاڵمانە مەسەلەن لە رابطە لەگەڵ ئەوە کرا لە شیلی بڕێک لە رابطە لەگەڵ ئەوانە کراوە ئێمە دەتوانین لەو جنبشانەی کە کەوتنەتە دوای ئەوەی کە یادی قوربانیان بگرن حتا لەو کوردستانەی لای خۆمانە لە باشوورە لە رابطە لەگەڵ ئەنفالوشدا بڕێ کار کراوە بە گوێرەی پێویست نا بەڵام بڕێ کار کراوە ئێمە دەتوانین بەڵام مادامێک لەناو ئەوەیشدا پرش و پڵاوی بێ مەسەلەن یەک ڕۆژی پێشمەرگە بۆ خۆی دیاریکە ئەوی تر ڕۆژی شەهید بۆ خۆی دیاریکە ئەوی تر چەند ڕۆژی پێشمەرگە و چەند ڕۆژی شەهید و چەند ڕۆژی چی و چی و ئەوانەمان ببێ خودی ئەوە سیگنالێکی خراپە بۆ ناو خەڵکی کوردستان کارەوە یعنی دەکرێ حدی ئەقل تەوافقێک بکرێ لە بینی ئەحزابە لە بینی جەریاناتە چ لەباری تەبلیغیەوە چ لەباری هوشیارکردنەوەی خەڵکەوە چ بۆ ئەو بوارانە سریە کار لەو ڕابطانە بکرێت ئێمە بەداخەوە ئەو جۆرەی پێویست نەمان کردووە کارمان کردووە بەڵام ئەو جۆرەی کە پێویستە نەمان کردووە درەنگیش نییە دەبێ ئێسە بیکەین تەنها ماتڵی ئێعدام و ترۆر و هێرشی نظامی نەبێت هەر وەختی هێرشەکەن سەرمان قسەی هێرش نەکەین ئەو ئانێنشی کە نایکەند قسەی بکەین هەر وەختی ئەعدامانەکەن قسەی ئەعدام نەکەین ئەو ئانانشی کە بۆ هەفتەیە دوو هەفتە ئەعدام ناکرێ باسی ئەعدام بکەینەوەوانە ئەمن پێم وایە ڕێگە هەیە ئیمکانات هەیە بە تایبەت ئەم سوسیال میدیا و تەکنۆلۆژی ئەو شرایەتی فراهم هێناوە ئێمە کارێکی زۆر ئەمیقتر و گستەرزەتر لەم بوارانە بکەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ محەممەد من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان بۆ ئەوەی کە بتانەوێ لەوانەیە شتێکتان لەبیر شوێ کە من نەم پرسیوە یام باستان نەکردوێ ئەتوانن ئیشارەی پێ بکەن فەرم. زۆرت مەمنونم زۆر سپاس گوڵای خانم من قسێکم نییە هیوادارم بتوانین هەموو پێکەوە تا ئەوجێی ئەکرێ پێش بە ئەعدامەکان بگرین وەکو بڕۆین بەرەو ڕوخانی کۆماری ئیسلامی هەموو پێکەوە چۆ تاقە ڕێگەی ممکن ئەوەیە کە کۆماری ئیسلامی نەمێنێ بۆ پێش بە ئەعدامەکان بگرێ جارێکی تر خۆم بە شەریکی خەم و پەژارەی هەموو بنەماڵەی بەڕێزی گیانبەختکردانی سیاسی پێشمەرگە و گریلا و ئەعدامیانی سیاسی ناسم ئەزانم و هەروە سڵاوم هەیە بۆ بنەماڵەی بەڕێزی هەموو زیندانیانی سیاسی. جارێکی تر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ محەممەدی خاکی ڕۆژنامەوان و چالاکی مەدەنی و چالاکی سیاسی چەپکە لە بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان کە بە بۆنەی ئەعجامەکان و ئەرکەکانی ئێمە یام ئەرکەکانی خەڵک یام دەتوانین بێژین هۆکارەکانی ئەعجام و ئەرکی خەڵک چییە
سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. ئامان لەرزانە بەسەرهاتی واقعی پازدە زیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵپەڕکێوە بەرەوپەتی سێدارە ڕۆیشت. اما لرزانا سودی لرزانا آری زنجیرو الق لرزانا اما لرزانا سودی لرزانا آری زنجیرو الق لرزانا آری زنجیرو الق لرزانا لرزانا تا کی لرزانا